سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە یەکمین بەرنامەی ئاسۆی بەرابەری لە ساڵی تازەدا واتە ساڵی 1400 زاینی هاتوینەتەوە خزمەتتان. ئێمەش وەکو بەڕێوەبەرانی ئەم بەرنمەیە بە بۆنەی هاتنی نەورۆز و ساڵی تازە پڕبەدڵ پیرۆزباییتان لێ دەکەین و بە هیوای توانەوەی هەموو بەفرەکانی ستەم هەر شاد و تەندروست بن. ئازیزان هەروەکو واگادارن مەسەلەی ژن لە تەواوی ئێران و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان مەسەلێکی گرنگ و هەستیارە، چونکە بە درێژایی سەدەی 20 تاکو ئێستا ژنان لە خەباتدا بوون بۆ بەدەستهێنانی مافەکانی. بە هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1357 ژنانی ئێران بەگشتی و ژنانی ڕۆژهەڵات لە کوردستان بەتایبەت سەر لە نوێ دەستیاندایەوە خەبات و تێکۆشان لە پێناو مافەکانیان، چونکە ئەم دەسەڵاتە نوێژ هەر لە سەرەتاوە هێز و دەسەڵاتی کۆنەپەرستی و دژەژنی بەسەر تەواوی نەتەوە جیاوازەکانی ئێراندا سەپاند. هیچ بوارێک نەمایەوە بە ناوی ئازادی مافی مرۆڤ و مافی ژنان. گەرچی جوڵانەوەی ژنان لە کوردستان بەهۆی جۆراوجۆر و تایبەتمەندی بەخۆیەوە هەیە، بەڵام بەگشتی جوڵانەوەی ژنان لە ئێران و کوردستان بە جوڵانەوەی کۆمەڵایەتی ژنان دەوترێت کە دژ بە کۆیلەتی و شەوسانەوەی ژنان بە شێوەی جۆراوجۆر دەنگی ناڕەزایەتیان دەربڕیە و بۆ گەیشتن بە مافەڕەواکانیان و ئامانجەکانی خۆیان، واتە ئازادی و یەکسانی بێ هەڵاواردنی ڕەگەزی، چینایەتی و نەتەوایەتی. بە درێژایی مێژوو خەباتیان بۆ کردووە و تاکو ئێستا بەدەیان و سەدان قوربانیشیان بۆ داوە. ئێمەش بۆ لێکۆڵینەوە و تاوتوێکردنی جوڵانەوەی ژنان لە ئێران و کوردستان و خاڵە هەستیارەکانی ئەم جوڵانەوەیە داوامان لە هاوڕێ هەتاوی عەبدوڵایی ڕۆژنامەنووس و تێکۆشەری باری ژنان کردووە تا لەم بەرنمەیەدا بە چەند پرسیارێکمان وەڵام بداتەوە. سەرنجدان بۆ بینینی ڕاتێکێشم. هاوڕێ هەتاو سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم و سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیە. سڵاو ڕێزمێ بۆ تۆ بۆ بینەرانی بەرنامەکە تاڕێک بۆڵناز هیوادار گفتاری بەرنمەیەکی بەسوود باش پێکەوە بێت. زۆر سپاس. هاوڕێ هەتاو ئێوە جوڵانەوەی ژنان لە ئێران بەتایبەت دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی چۆن هەڵە دەسەنگێنن؟ هاوڕێ بۆڵناز ئەگەر بمان هەوێ باس لە جوڵانەوە و بزوتنەوەی ژنان لە بەتایبەتی دوای هاتنە سەرکار و خۆسەپاندنی کۆماری ئیسلامی لە ئێران بکەین، ئەبێت چاوەشانێکمان هەبێ بۆ بزوتنەوە بۆ جۆمبشان کە هەر لە سەرەتاوە چۆن هەڵسوکەوتی کرد لەگەڵەوە ڕێژیمە دژەژنان و جۆرێک ئازانی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکارەوە بەلا ڕێداربردنی شۆڕش و خۆسەپاندنی بەسەر خەڵکی ئێراندا یەکەم ئامانجی ئەوە بوو کە ژنان بخزێنێتە کونجی ماڵەوە و هێنای لە ڕێگای سەپاندنی یاساگەرێکی دژەژن و دژە مرۆڤ وەکو یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی هێنای سەرەتایی تری مافی مرۆڤ، مافی هەر ئینسانێک کە پۆششە لە ژنی زەوت کرد، مافی شارۆمەندی لە ژنا زەوت کرد. هەرە جۆرێک کە ئەبینین لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا لەناو وڵاتی ئێراندا ئەگەر ژنێک لەگەڵ پیاوێکی تەبعەیەکی تر زەماوەندکە مناڵەکەی پێناسەی ئێرانی پێنادێ، بەڵام ئەگەر پیاوێک لە گەڵ ژنێکی بیانی زەماوەندکە مناڵەکەی هاوسەرگیری بکە پێناسەی پێ ئەدرێ. ئەمە جۆرێک لە لەوانەیە هەر مۆزوع پێناسە نەبێ بەڵکو جۆرێک لە زەوتکردنی مافی شارۆمەندی مرۆڤە، مافی شارۆمەندی ژنانە هێنای حەقی تەلاقی نەدا بە ژنان، ئەوەی کە میلاتی بۆ ژن وەکو نیوەدانا ئەوە بووکە ئەو پەیامی پێ بوو کە ژن نیوەی پیاوە و مەڵکی پیاوە و ئەمانە کۆمەڵێک وەختێک تۆ تاکێک لە ناو سیستمێکدا مافی شارۆمەندی نەبێ بێگومان ناتوانێت. ئەگەر هەر ئینسانێک هەر تاکێک لە هەر سیستمێکدا مافی شارۆمەندی بێ بێگومان دەتوانێت مافی پوششی خۆی بەدەست بێنێ. بەڵام کێشەی ژنان لە ئێران کێشەی بوو کە مافی شارۆمەندیان لێ زەڵکرا یاسای بنەڕەتی سزاگەرێکی وەکو بەرباران و کوشتن بە تاوانی خۆشەویست. ئەوانە هەموو هەوڵی کۆماری ئیسلامی بوو کە ژنان بخزێنێتە کونجی ماڵەوە وەکو ژنێکی ناوماڵ مامەڵیان لەگەڵ بکا، وەکو ئەوەی کە پێناسەی هەموو بۆ ژن ئەوە بوو کە دایکێکی باش بێ و هاوسەرێکی باش بێ و مەڵکی پیاو بێ، وەکو چێڵگە. خومەینی لە وتەکانی خۆیدا دەڵێ ژنان چێڵگەی پیاون و بۆ جۆرێکە پێتان خۆشە بیکێڵن، یعنی ژن تەنها ئەبزارێکە بۆ زاوزێت. هەڵوێستی ژنان لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا لە هەموو بزوتنەوەکان لە هەموو چینی توێژەکان ڕادیکاڵتر و هەر لە سەرەتای کۆم هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دوای 2 مانگ
لە سەپاندنی بەسەر خەڵکی ئێراندا ژنان هاتنە مەیدانەوە ودا نا بە حیجابی ئیجباریان بوون. ئەم نا بە حیجابی ئیجباریە یەکەم هەنگاوی ژنان بوو لە دوای هاتنە سەرکاریەوە و ئەم بزوتنەوە تا بە هەنووکەش لە ڕنگ و لە نەقش و لە ڕۆڵی جۆراوجۆر داخلی کە نەقش دەگەرە وێستان ئەوەندە شەپۆلەکەی بەرفراوە بۆ خۆی لە کتانی سەر ژنانی انقلاب و ژنانی شۆڕش دابینێتەوەکە حیجابیان کردو بە پەرچەمێک بۆ نابە کۆماری ئیسلامی و بە شێوەیەکی ڕادیکاڵانە دروشمی نابە ئیسلام و کۆماری ئیسلامی دەڵێنەوە بزوتنەوەی ژنان هەر لە سەرەتاوە نایوێت بە جنبشەکە لە هەر شوێنی جوغرافیایی بە شێوەیەک وە ئەو پەیامەی پێبوو کە ئەمە بە هیچ کات لەگەڵ سیستمی کۆماری ئیسلامیدا سازش ناکەین. زۆر جار بەلاڕێدا چووە هەر لەلایەن سیستمی کۆماری ئیسلامی و لەلایەن فێمینیستە ڕادیکاڵ فێمینیستە ئیسلامیەکانی دەورانی وەکو 1 میلیۆن ئیمزاوانە ویستیان تەفرەقە لە ناو بزوتنەوەی ژناندا دروست بکەن. زۆر جار لەوانەیە سەرکەوتوو بن بەڵام بزوتنەوەی ژنان تا بە هەنووکە هەر لەسەر دنیا وتوانیوێتی بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵانەتر بە شێوەیەکی زۆر ئەکتیڤتر هەموو ساختارەکانی کۆماری ئیسلامی خەریکە مەشروعیەتی کۆماری ئیسلامی دەستۆتە ژێر پرسیارەوە وەک گەورەترین بڤەیە بۆ سەر سیستمی کۆماری ئیسلامی وە کۆماری ئیسلامی زراوی چووە لە بزوتنەوەی ژنان تا بە ئێستا. بەڵێ ئێوە لێکدانەوەتان چییە لەسەر خەباتی ژنانی کوردستان و تایبەتمەندیەکانی؟ هاوڕێ بۆ ناسەر و جۆری کە لە پرسیارەکەشتان ئاماژە بۆ کە بزوتنەوەی ژنان لە هەموو ئێران پێویستە باز لەوە بکەین کە مەسەلەی ژن پرسی ژن لە هەموو دنیا یەک پرسە بە تایبەتی لە ئێرانیش هەر یەک پرسە بەڵام شێوەی مبارزە و خەباتی ژنان وە شێوەی ئەبزارە سەرکردەکان لە هەر شوێنی جوغرافیایی جۆرێکە وەکۆی کە ئەبینی زۆر جار بزوتنەوەی ژنان بەداخەوە بە تایبەتی لە مەرکەزدا تووشی لێکترازان بووە تووشیەوە بۆ مەسەلەن بزوتنەوەی لیبرال فێمەنیستمان هەیە لیبراڵەکانمان هەیە کە زۆر جار چراغسەوزیان نیشانداوە بە کۆماری ئیسلامی وەکو کەمپینی 1 میلیۆن ئیمزا زۆرێک لەوانەیە کە داوای مافیانەکرد لە ناو سیستمی کۆماری ئیسلامی تو چۆن دەتوانێت داوای مافی خۆن لە سیستمێک بکە 50% خەڵکی ئێران کە ژنان پێکی دێنن بە مەشروعیەت نازانێت چۆن ئەتوانی داوا لە مەجلسێک بکەی لە شوێنێک بکەی کە ژنان تێدا تەنها ئەبزارێکن بۆ بەڕێوەبردننی سیستمی کۆماری ئیسلامی وە بەرژەوەندیەکانی دەوڵەتی جمهوری ئیسلامی. بزوتنەوەی ژنان لە کوردستان بەهۆی بوونی ئەحزابی سیاسی خۆیەوە بە تایبەتی لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە دەبینین کە لە کوردستان لە زۆربەی شارەکان ژنان بەهۆی بوونی ئەحزابی سیاسی و بە تایبەتی بوونی حیزبێکی وەکو کۆمەڵان کە حیزبێکی ڕادیکاڵ بۆ حیزبێکی چەپ و داوای مافی ژنانی مافی بەرابەری ژنان کرد خاوەن بەرنامە و ئەسازنامەی بوو وەکو حقوقی ژن ژنان توانیان خۆی تێدا بگرنەوە و ئەم حیزبیان هەڵبژاردووە ئەحزابی تریش بەڵام ئەم حیزب بتوانانی بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵانە دەست بۆ کۆمەڵێک ببەرێکەن و ساختاری اجتماعی ئەو کاردا یعنی تابۆ بوو و ژنان توانیان خۆیان تێبینەوە. ژنانی کوردستان هەمیشە لە سەنگەری مقاومەتدا بوون لە سەرەتاکانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا بە هەنووکەش بەلاڕێدا نەچوون لەگەڵ بزوتنەوەکانی تر تەفرەقەیان لە نێودا دروست نەبوو بەڵکو خاوەن یەک بڕیار بوون و هەمیشە نایەوێتەوە بە کۆماری ئیسلامی وە لەو ژنانە بوو کە لە سەنگەری خەبات بوون لە دوو بەشی ناو ئۆپۆزیسیۆن و لە بەشێکی تریش کە ناو خۆی وەکو چالاکی مەدەنی وەکو چالاکی سیاسی چونکە زۆر جار ئێمە ئەڵێن چالاکی مەدەنی لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا چونکە مەسەلەی حقوقی ژن مەسەلەیەکی سیاسیە هەر حرەکەتێک لەو جنبشە لە هەموو جنبشەکان سیاسیە چونکە دش بۆ ساختارەیە دش بۆ حکوومەتی دش بۆ یاساگەلەیە بۆیە ژنان لە کوردستان لە سەرەتاوە نایانوت بە کۆماری ئیسلامی تووشی هیچ ڕاڕاییەک نەبوون لە ژنانی ئاکادمیکەوە بگرە حتا ژنانی کرێکار حتا ژنانێکە حتا نەیانتوانێەوە لە بواری تحسیلاتەوە بەهۆی ئەو شرایەتی کە تێیدا زاڵ بووە بەهۆی ئەم بافتە عەشیرەی و ئەوەی کە کۆماری ئیسلامی ساڵهای هەوڵی بۆدا لەوانەیە نەیانتوانیوە بە شێوەیەکی ئاکادمیک بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئەبینی بە تایبەتی لە ماوەی 1 ساڵی ڕابردووە ژنان توانیویانە هەم لە ناو ئۆپۆزیسیۆن وەکو پێشمەرگەیەک بتوانە ڕۆڵی زۆر زۆر باش بگێڕن و ئاستی وشیاری خەڵک بۆ ئەو ژنانێک کە دەتوانن دەنگیان بدەوە هەم توانیویان ناوخۆ لە دەرەوەی وڵاتەوە بە تایبەتی لە ناوخۆ خۆیان بەڕێخستن بکەن توانیوانە لەگەڵ جۆمبێشەکانی تر لەگەڵ زوتنەوەکانی تر بێنە سەر شەقام. ئێمە ئەبینی کە ژنان لە کوردستان
لەگەڵ هەر حرەکەتێک کە نایوت پێ بە کۆماری ئیسلامی و هەر زوڵم و زۆرێک کە بەرامبەر حتاکێکی کوردستان لە ژن و لە پیاوەوە ڕوویدا بێ هەڵوێستیان بووە و شان بە شانی بزوتنەوەکان لەسەر شەقام بوون و توانیویانە دەنگی ئەو کەسانە بن کە دڵمیان لێکراوە هەر ئەو ڕەشبگیریانەی ئەم دواییانە کە ئێمە دەبینین لەناو کۆماری ئیسلامیدا ڕەشبگیریەکی یەکجار زۆر دەستی پێکردووە لە ناویاندا ژنانێکی چالاکی مەدەنی ژنانێکی خەباتکار بە هەر تاوانێک کە بۆیاندا تاشرابێت لە ناو زیندانەکان و زیاچاڵەکانی کۆماری ئیسلامی وەسەرە ڕای ئەو هەموو زەخت و زۆر و ئەشکەنجێ ڕۆژەی و ڕەوانەیە کە بەسەریاندا زاڵە بێدەنگ نەبن و دەتوانن خاوەن بڕیاری خۆیان بن ئەمە پەیامێکی بۆ ئێمایە کە بزوتنەوەی ژنان لە هەموو ئێران بەگشتی و بەتایبەتی لە کوردستان بەهۆی بوونی ئەحزابی سیاسیەوە بەهۆی بوونی حیزبێکی ڕادیکاڵ وەک کۆمەڵەوە لەسەر پێیە و تا نەمانی کۆماری ئیسلامی ڕۆژ بڕۆژ لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژخۆی ئاپی دەکاتەوە و کۆماری ئیسلامی زراوی لە وجودنەوەیە چوو. بەڵای هاوڕێ هەتاو لێرە باستان لە زیندانیانی سیاسی کرد هەرو جۆرێکی خۆشتان ئاگادارن زەینەبی جەلالی تەنها ژنێکە کە حکمی ئەبەتی بۆ براوەسەوە بە هەر جۆرێک بێت ڕۆحیەی مەقاومەتی تێکەدەن لە ئازیەت و ئازاری خانەوادە بگرە تاوای کە فشارێک بۆ خۆیان ئێوە ڕاتان چێەم شتێکتان هەیە لەسەرەوە باسیکەن پێم خۆشە لێرە باسیکەن. بوونی ژنان بەتایبەتی ژنانێک کە سیاسی بوون ژنانێک کە دش بە دەوڵەتی جمهوری ئیسلامی بوون دش بە دەوڵەتی دژەژنی کۆماری ئیسلامی بوون هەم خاڵی نەگەتیڤی هەیە بۆ ئێمە خاڵی پۆزیتیڤ خاڵی نەگەتیڤەکەی ئەوەیە کە بەداخەوە ژنانی ئێمە ناتوانن لەناو ئێران داوای حقوق و مطالباتی خۆیان بکەن بەڵام خاڵێکی پۆزیتیڤی ئەوەیە کە هەر جۆرێک کە بینیمان کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکارێەوە لە ئەدامە بە کۆمەڵەکانەوە لە سەرەتاکانەوە حتا ئێستا لە ڕەشبگیری هەوڵی داوە فەزایەکی ترس و تۆقاندن بۆ ژنان بۆ بزوتنەوەی ژنان و هەموو بزوتنەوەکانی تر هەموو چی توێژەکان بخۆکێنێ و بۆ بەڕێوەبردننی پیلانەکەی کارێکی وا دەکات کە زەینەب جەلالیانەکان کە نمونانێک جار زۆرە و یەکودوونی لەناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا لە بواری ڕۆحی و لە بواری جسمیەوە ئەشکەنجە بدرێ بۆ ئەوەی کە فزایەکی ترس و تۆقاندن پەیامی پێ کە بڵێ هەر دەنگێکی ناڕزایەتی ژنە بەرامبەر بە من بەرامبەر بۆ سیستمەی کە من بەڕێوەی ئەبم بۆ شێوەیە وڵامی ئەدرێتەوە بەڵام بە خۆشحاڵی ئێمە ئەبینی زەینەب جەلالیان یەکەم ژنی زیندانی سیاسی نەبووە بەڵام تاکەژنێک بووە کە بەو شێوە دڕەندانە و بۆ ڕوو هەڵماڕاویانە خەریکن یعنی ڕواڵەتی دڵێوی خۆیان نسبەت بە مەسەلەی ژن نیشانەدەن نسبەت بە ژنێکە ئۆسیاگەر بێوە دش بە سیستمەکەیان بێ و دەنگی خۆی هەڵبڕی بێ ئەمە نیشان ئەدا کە زەینەب جەلالیەکان لەناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا حتا بەندیخانەیان هەڵبژاردووە بۆ ئەوەی توانەی شۆڕژوانی نەمان بۆ کۆماری ئیسلامی بڵێنەوە بێگومان زەینەب جەلالیان یەکەم ژنی و دوایەژنی ژنێ لەناو سیستمەدا تا کۆماری ئیسلامی لەسەرکار بێ ئێمە دەبێت چاوەڕوانی لەوە خراپتر بین و بێگومان ڕۆژەکە لەوە باشتر نابێت بەڵام ژنانی ئێمە هەمیشە پێشڕۆ بوون ژنانی ئێمە هەمیشە خۆیان لەگەڵ ڕووداوەکان ئاپدیت کردوێتەوە و باجیان داوە لەو پێناوەدا باجیان داوە زەینەب جەلالیان کە بە حکمێکی قورس لەگەڵ حکمێکی قورس ڕوبەڕوو بۆتەوە پەیامی هەیە بۆ ژنانی ئێمە بۆ ژنانی کوردستان کە ئێمە کۆڵ نادەین سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی سیستمی کۆماری ئیسلامی دەستگای سەرکوتی ناتوانێت دەنگی ئێمە کبکە وەتانەمانی ئەم سیستمە ئێمە هەر خەبات بەڵێ زۆر سپاس هاوڕێتەوە بە بڕوای ئێوە خاڵە لاوازەکانی بزوتنەوەی ژنان کامانن هەرو جۆرەی کە باسم کرد بزوتنەوەی ژنان سەرڕای ئەوەی کە خاڵی پۆزیتیڤی زۆر بووە بەداخەوە هەموو جۆمبشی خاڵی نێگەتیڤیشی دەبێت ئەم خاڵە نێگەتیڤانە نە بەهۆی بزوتنەوەکەەوە ببێت نا بەهۆی ئەم سیاسەتە زێوانەی کۆماری ئیسلامی ساڵ هەیە بەڕێوەی دەبا لە هەموو ئەبزارێک ئیسفادە دەکات بۆ تەفرەقەنانەوە بۆ نمونە مەسەلەن ئێمە زۆر جار باز لە حیجابی ئیجباری ئەەکەین نیدێکیان دەڵێن مەسەلەی ژنان هەر حیجاب نییە با حیجاب جۆری پۆششی ئینسانە ئێمە دەتوانین لە مەسەلەی حیجاب لە مەسەلەی نمانی کۆماری ئیسلامیدا هەموو هاودەنگ بین جۆرێک لێ ترازان هەیە بەداخەوە مەسەلانی لێک لە ژنەکان لە بەروەی کەسەر بە ئەحزابێکی سیاسی ناتوان لە یەک بڕیاردا هاوڵوێز بن لە حاڵێکدا لە مەسەلەی ژندا کە مەسەلەی هەموویانە ئەتوانن یەکەڵوێز بن بە هەر ئیدئۆلۆژی بوونیانێکەوە و ئەمان دەتوانن لەژێر چەتێکی گشتگیردا خۆیان لەگەڵ بزوتنەوەکان بەڕێخستن بکات و بتوانن بە شێوەیەکی گشتگیر و یەکگرتوو
پەیامێکیان پێ بێت کە ئەمە لەسەر مەسلەیژن کە مەسلەیژن لە ئێرانی حاکمیەتی کۆماریسلامی بێت مەسلەیە وە مەسلەیەکە کە تاوانێکە جمهوری ئیسلامی دژ بە ئێمە خەریکە ساڵهای ڕەوایەکە ئەتوانن پلانی کەمی لەم مەسەلای یەکگرتووە بن بۆی کە ژنانیش لەناوخۆی یەکگرتوو بن لەسەر مەسەلەکە بەڵام یەک کێشە هەیە ئەوەیەکە زۆر جار بەلاڕێدا ئەچن ئێمە بینیمان کە زۆر جار بە دوای چەند نەوەکانی مەسەلە فێمینیست ئیسلامیەکان کەوتن پیانواو کە ئەتوانن داخوازیەکانیان بەڕێوەبرن یا ئەوەی کە زۆر جار دەبینی بۆ نمونە منێکیژن لەناو حیزبێکی سیاسیدا خەریکم چالاکیەکەم لەسەر مەسەلەیەک لەگەڵ کەسێک کە ژنێکی چالاکی ترە هاوڕام بەڵام ئەم دوورە پەرێزیەن تێدا بێتەوە نابێوابی دەبێ ژنان لەژێر چەترێکی گشتی بە هەر ئیدئۆلۆژی و بیرروبۆچوونێکی سیاسی کە هەیانە بەڵام بیرروبۆچوونی ڕادیکاڵ ئەتوانن خاوەن بەرنامە پرۆگرامی خۆیان بن ئەتوان داخوازی خۆیان بێن نەبووە لانیکەمی لەسەر مەسەلەی حقوقی بەرابەری ئەتوانن یەکدەنگ بن ئەتوانن خۆیان بەڕێخستن بکەن بە کۆی کە ساڵهای بینیمانە کەمپینەکانی ناوخۆ خەریکن خۆیان بە شێوەیەکی زۆر جوان ئەبوژێنەوە وەژنان لە ناخۆ خەریکە خۆیان بەڕێخستنەکەن ئێمە هەردوو لە هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناخۆ دەبێت یەکگرتوو بین نەبوونی یەکگرتووی گەورەترین زەربەی لە بزوتنەوەی ژناندا ئەوە پێویستە ئەم لێکترازانە بە شێوەیەکی زۆر باش و بەرنامەڕێژی شدە کەم بکەینەوە و یەکگرتوو بین لە بەرامبەر سیستمێکی دژەژن دژە مرۆڤ کە تا نەمانی ئەم سیستمە حتا کۆماری ئیسلامی لێرە لەسەرکار بە هیچ مرۆڤێک نەکەژن بە مافی خۆی ناگا دەبێ هەموو هەوڵەکانمان بخەینە گەڕی یەکگرتوو یەکدەنگ خۆمان لەگەڵ بزوتنەوەکانی تر بەتایبەتی ژنان ئەبێ خۆیان بەڕێخستن بکەن لەگەڵ بزوتنەوەکانی تر لەگەڵ بزوتنەوەی کرێکاری خوێندکاری هەموو بزوتنەوە مەدەنیەکان کە لەناو خۆ فعالن ئەبێ خۆیان بەڕێخستن بکەن وە لە ئێستاوە خاوەن بەرنامە پرۆگرامی خۆیان بن وە خۆی کە بینیمان لە وڵاتانی عەرەبی ژنان سەرڕای ئەوەی کە لەناو شۆڕەشدا بوون بەڵام هیچ ئاسۆیەک کە ڕوونی وایە پێ نەبوو دەبێت لە ئێستاوە بەتایبەتی ژنانی ئێمە لە کوردستان لە ئێران ئەبێ خاوەن بەرنامە پلانی خۆیان بن ئەبێ داخوازی ڕادیکاڵیان ئەبێ داوای بەرابەری بکەن نەمانی هەر جۆرە ئەپارتایدێکی جنسیەتی هەر جۆرە هەڵاوارنێک بن و بە یەکگرتوویی و بە یەکدەنگی و بەڕێخستنەوە ئەتوانن کارە بکەن تا ئێمە ڕێخستن نەکەین سازماندەهی نەکەین ناتوانین بە هەدەف و ئامانجەکانمان بین و یەکەم هەدەفیشمان ئەبێ ئەوە بێت کە کۆماری ئیسلامی لەسەر کار نەمێنێ ئەم دەوڵەتە بە یەکجارێک بڕوخێ بۆ یەکەم بتوانین سیستمێکی گفتەوەر و ئازاد کە تێدا ئینسانەکان بەهۆی ڕەگەزنەوە نەچەوسێنەوە بنیاد بن. بەڵێ هاوڕێ هەتاو لە ئاوا بارودۆخێکە ئەرکی سەرەکی بە دەرەجەی یەکەم ژنان و پاشان چالاکانی ڕێکخراوی مەدەنیەکان چین و چه ڕێگایەک هەیە بۆ ئەوەی کە ژنان لەم هەموو موسیبەتە ڕزگار بن؟ ئەرکی ئێمە ئەتوانین وەکو بزوتنەوەیە کە ساڵهایە خەباتی بۆ دەکەین بە تایبەتی ئەو ژنانێکە لە دەرەوەی وڵاتن کە پەیامی نابە کۆماری ئیسلامیان پێ پەیامی نەمانی جمهوری ئیسلامیان پێ ئەرکی ئێمە ئەوە نییە کە بڕیاراتێک بەسەر بزوتنەوە لە ناوخۆ چونکە خەباتی ئەسڵی ئەوانم کەیکەن لە ناوخۆن و خەریکن باجی بۆ هەدەن و ئەوان لە گیانی خوان ئەوزەرێ خوان دش بۆ دەوڵەتە دەرکەڵەڕۆن ئەرکی ئێمە ئەوە نییە کە بەسەریاندا قسە پێێنین کە چ بکەن و چ نەکەن ئێمە ئەتوانین دەنگیان بین ئێمە ئەتوانین دەنگمان بخەینە پاڵیانەوە و لە ڕێخستنەکانیاندا دەبێ خۆمان ڕێک بخەین ئەبێ ژنان لە هەموو دنیا یەکگرتوو بن ئەبێ ئێمە دەنگی ئەو ژنانە بین کە ژنانی کرێکارن ئەبێ دەنگی ئەو ژنانە بین کە لەسەر شەقامن ئەبێ ڕێخستنمان هەبێ یەکگرتوویمان هەبێ و بتوانین دەنگیان بین و بتوانین هەر زوڵمێک لە هەر ژنێک لە ئێرانە کرێژنێک کە ئەگیرێ ژنێک کە تەجاوزی بەرامبەرە کرێژنێک کە ئەکوژە ئەبێ دەنگیان بە دنیای دەرەوە بگێنین و ڕواڵەتی دزەوی کۆماری ئیسلامی دەربخەین و ژنانی ناوخۆ ژنانی چالاک و پێشڕۆ کە کەم نین بەتایبەتی لە کوردستان ئێمە دەبینین کە ڕۆژیان یەکجار زۆرە یەکجار زۆر ئەتوانە خۆیان بەڕێخستن بکەن لە کوچەکانیانەوە لە بزوتنەوەکانی تر بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی سازمان یافتە بە شێوەیەکی سازماندراو بە شێوەیەکی یەکگرتوو ئەم دەوڵەتە دزێوە کە عامڵی هەموو بەدبەختیەکانمانە دەناوبێت. بەڵێ هاوڕێ هەتاو من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان پێتان وایە نوکتێک یا قسێک ماوەکە ئاماژەتان پێ نەکردووە فەرموون. زۆر سپاس بۆ بەرنامەکە تاوڕێ گوڵناز من قسێکی وام نەماوە بەڵام هەمیشە من حەزەکەم پەیامێکم پێ بێ ئەبێ ژنانی ئێمە بزانن کە پیاوان عامڵی سەرەکی قەتڵی ناموسی توندوتیژی وە ئەو تاوانانە نین کە بەرامبەریان دراوە پیاوان و ژنان لە کۆمەڵگەیان قوربانی پیاوان لە چەساوە چەسێنەر بادێن و ژنان لە چەساوە ئێمە بە شێوەیەکی مرۆڤی بار نەهاتی پەروەردە نەکراوی بۆیە ژنان نابێ بە تایبەتی
بەشی فێمەنیست هەمیشە وا هەست دەکەن کە پیاوان بەری تاوانەکەن وان نیە کۆماری ئیسلامی تاوانباری سەرکیە و ئەم تونند و تیژی و ئەم هەموو نەهامەتی بۆ ژنان تۆلید و باسۆری کوردی خزنێتە ناو کۆمەلگا دوایش بنەماوە ژنان ئەبێ بزانن کە لوکی حەملان ڕوو بە جمهوری ئیسلامی بێ ڕوو بە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی بێ و دەست لە ناودەستی پیاوانی ئازادیخوازی ئەو کۆمەلگا ئەتوانن بە ماف و ئازادیان بێن نەژن بە تەنیا ئەتوانێت بە مافی خۆی بگانە پیاوە بەڵکو ئەم ژن و پیاو بەرابەرن یەکسانن و دەتوانن بەیەکەوە لە بۆ ئامانجێکی جوان و ئینسانی خەبات بکەن پایان بەڵێ خستن کرد و دەبێت یەکگرتوو بن یەکگرتووی ژن و پیاوی لە کۆمەڵگای ئێمە واجبە دش بە سیستمێک کە ساڵهایە بەدبەختی و نەهامەتی بۆ خەڵک هێناوە. هاوڕێ هەتاو زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ یاس. بەڵێ بینانی خۆشەویست ئەوەی کە دیتان گفتگویەک بوو لەگەڵ هاوڕێ هەتاوی عەبدوڵڵاهی هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بوێت. جارێکی تر پیرۆزبایی ساڵی تازەتان لێ دەکەینەوە و هیوادارین ساڵێکی پڕ لە خۆش بێ بۆ هەموو لایەک.